وەخۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی ئێرە دیواندەرەیە ئێرە قیبلەگای وەفادارانە ئێرە نەزرگای ئەویندارانە نیشانە و ڕەمزی چۆکدانەدانە ئێرە ئارامگای نەسلی سووری دوژمن بەزێنە سمبولی بەرخۆدان و ڕاسان و خرۆشانە ئێرە گڵکۆی پۆلێک ئەستێرەی درەوشاون ڕووناکی ڕێی شەوگاری ئەنگوستە چاون ئێرە مەزاری گیانبەخت کردوانی ڕێی سەرفەرازین فیداکارانی پێشڕەوی ڕێگای ڕزگارین بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی هەمیشە زیندوو فواد قەدیمی گیانبەخت کردووی شۆڕشی ژینە ڕۆژی چوارشەممە 28 خەرمانانی ساڵی 1401 شاری دیواندەرە سیمایەکی تری بەخۆیەوە گرت ئەو ڕۆژە لاوان کچ و کوڕ وردە وردە لە گەڕەکەکان لە دەوری یەک کۆ دەبوونەوە و هەواڵی ئاخێزی جەماوەری لە شارەکانی تری کوردستان و ئێران دژی حکوومەتی پەت و سێدارە لە نێوانیان بوو بەباس هاوکات دروشمی ژن ژیان ئازادی بەرزکرایەوە و بە کۆمەڵ ڕێی شەقامیان گرتە بەر تا هاودەنگی خۆیان لەگەڵ خەڵکی ڕاپەڕی و لە شارەکانی تر بەرزکەنەوە لە ڕێپێوان و دانی دروشمی شۆڕشگێڕانە هەردەهات و پێیان زیاد دەبوو پاش ماوەیەک ڕێپێوان هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کە خۆیان ئامادەکرد بوو ڕێیان لێگرتن و زۆر وەحشیانە بە تەقەی ڕاستە و خۆبەربوونە گیانی ئەو ژمارە لاوە کە ئومێد و ئارەزووە پێشێلکراوەکانی خۆیان لە بەرزکردنەوەی دروشمی ژن ژیان ئازادیدا دیتبەوە بەرامبەر بە پەلاماری هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لاوانی تووڕە و یاخیبوو لە ستەم و ناعەداڵەتی تەنیا بە بەردهاویشتن بەرگریان لە خۆیان نەکرد ڕێپێوان لە ئاکامی تەقەی هێزی تەیار بە چەک و کەرەسەی نیزامی بوو بە گرژی و ئاڵۆزی و لە گەرما و گەرمی تەقەکردندا گولەیەک بەرفوادی خوێنگەرم دەکەوێ و بە سەختی بریندار دەبێت هاوڕێیانی خێرا فواد دەگوێزنەوە شوێنێکی تر و دوای ڕەوانەی بیمارستانی کەوسەری سنە دەکرێت لە بیمارستان بەهۆی سەختی برینەکەی 2 ڕۆژ دواتر واتە ڕۆژی 30 مانگی خەرمانان زۆر بەداخەوە یان بەخت دەکات و بەو جۆرە دەچێتە کاروانی نەمرانی شۆڕشی ژینە سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرگ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی هەیە
فواد قەدیمی لە 29 ڕێبەندانی ساڵی 1361 هەتاوی لە شاری دیواندەرە لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لەدایک بوو. فواد مناڵی دووەمی کاک عەبدوڵڵا و دایە حەدیقە بوو. فواد خوشکێک لە خۆی گەورەتر و دوو برا و خوشکێکی لە خۆی چکولەتر هەیە. بەهۆی دەستەنگی بنەماڵەکەی تا کلاسی 5 ئیبتدایی دەرسی خوێند و پاشان لە کارگەیەکی خەیاتی دەستی بەکار کرد. ساڵی 79 هەتاوی کاک عەبدوڵڵا باوکی شەهید فواد دوکانی خۆشکشووی بۆدانە. فواد لە خۆپیشاندانەکەی کە بە بۆنەی گرتنی عەبدوڵڵا ئۆجەلان لە هەموو کوردستان بەڕێوەچوو بەشدار بوو و بەم بۆنەوە 2 ڕۆژ لە گرتوخانەدا ڕاگیرا بوو. فواد لە تەمەنی 21 ساڵیدا بە عەشق و خۆشەویستیەوە لەگەڵ خاتوو ژیلا ئازادی ژیانی هاوبەشیان پێکهێنا و حاصلی ئەم پەیوەندیەش 2 کوڕ بەناوەکانی کیان و کاوان وەک یادگاری فوادی گیانبەخت کردوو بوو. نازانی چۆن دەنگی داوە ئازیز بەلێرە چوونت، نازانی چەند غەمگین ماوم ئازیز بەلێرە نەبوونت، لێرەنیت و پێکەنین و بزا و خەندا هیچ ناناسم، کەسێکی دوور لە شادین و لە نێوازار نوقم و کەسم، لێرەنیت هەز ناکەی کە چۆن ژینەم وەکو چاوەڕەشە، لە نەبوونیت خەم بۆ وێرە لێرەنیت هەز ناکەی کە چۆن ژینەم وەکو چاوەڕەشە، لە نەبوونیت خەم بۆ وێرە و لە دڵێمەکە ڕەشە، تۆ لێرەنیت و خەریکە ئەنجا ڕەحەم داژیرەکە، لێرە نەبوونت خەریکە منێکی گەنج. فواد کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی شارەکەی بوو. فواد زەحمەتکێشێکی وشیار کە هەر لە سەرەتای منداڵیەوە لەگەڵ ڕەنج و دەردی ژیان کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر بەشی زۆری خەڵکی کوردستاندا دایسەپاند بوو ئاشنا بوو و هەر بۆیە ئەم ئێش و ئازارە لە ژیانی فواد بەو قەناعەتەی گەیان کە دەبێ هەوڵ بدات بۆ گۆڕینی ئەم دۆخە نالەبارە. شۆڕشی ژن ژیان ئازادی ئەو دەرفەتە بوو کە فواد و فوادەکانی تر لێبڕاوانە بۆ وەدی هاتنی ئاواتەکانیان هێنایانە سەر شقام. خوشکی فواد دەیگێڕێتەوە کە ئەو ئینسانێکی شۆخ و لە دڵان نزیک و بنەماڵە خۆشەویست بوو. زۆر حەزی لە وەرزش لەوانە لە فوتباڵ و مەلا کرد. هەروەها دەیگێڕێتەوە چون ئێمە اختلافی تەمەنمان زۆر نەبوو، زۆر خاترەمان پێکەوە هەیە. هەر لە منداڵیەوە ئینسانێکی بوێر و لە خۆبردوو بوو و لە کایەی منداڵیدا قەت کارێکی نەدەکرد کە زەختێک لە من بکرێ و حازر بە فیداکاری لە پێناو من و باقی ئەندامانی بنەماڵیدا بوو. ساڵێک بەسەر گیانبەختکردنی شەهید فواد تێپەڕ دەبێت. لەم ساڵەدا گەلێک ئاڵوگۆڕ لە ساحەی سیاسی ئێراندا ڕوویانداوە. شۆڕشی ژینا و ئاسەواری ئەم شۆڕشە لە ناخی ئەم کۆمەڵگایە ڕیشەی داکوتاوە. ترس و نیگەرانی کۆماری جەنایەتکاری ئیسلامی لە درێژەی ئەم ڕاپەڕینە بە تایبەت لە ساڵ یادی گیانبەختکردنی ژینا و فواد و سەدان کەسی تر دەرخەری ئەم ڕاستیەن کە پێمان دەڵێ بێگومان ڕێگای فواد و هەموو ئەو کەسانە کە بە دروشمی ژن ژیان ئازادی کەوتنە بەرتەقە و پەلاماری پارێزرانی کۆنەپەرست ئیدامەی هەیە. هێزی ژن ژیان ئازادی خەریکە ڕێدەپێوێت تا بە تۆڵە سەندنی خوێنی بەناحەق ڕژاوی فواد و ئەو سەدان تێکۆشەری ترا ئاڵای ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی بەرزکاتەوە.
یادی ئازیزی گیانبەخت کرد و فواد قەدیمی و هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژینە بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێبوار. كردستان وكردستان وولاتي بروعة وإيمان وكردستان وكردستان وبازكي باخن خلطان وبازكي باخن خلطان سدان سالات شتو دجمن دم لخنه سدان سالات شتو دجمن دم لخنه حرام جن بلا مريض اسقي زمان توب مورانا لبان لقيتو ما يخشي بغيرم برا ميدان براي دليلا لقيتو ما يخشي بغيرم برا ميدان براي دليلا بكيف وشانو خبات وانا نسقر كين ولاد قد قاضى اواتي جن شيان ازادي لقيتو ما يخشي بغيرم برا ميدان براي دليلا لقيتو ما يخشي بغيرم برا ميدان براي دليلا بهاري ديك اليوم أنا داخل غيابة خلاصي باكلاو ليفير ما يكون ويهذاران فوق فيني من وهايابة وطن وەخۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینە سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی